بەشێک لە هاوڵاتیانی نیشتەجێی شارە بچووک و کەنارەکان بەرەو سەنتەری شارە گەورەکان کۆچ دەکەن. ئەم حاڵەتانە ئەمساڵ لە قەزایەکی وەکو کفریدا زیاتر دەرکەوتووە. ئێستا بەشی زۆری خانووی ناو کۆڵان و گەڕەکەکانی شارەکە لێی نووسراوە بۆ فرۆشتن. لە پشت ئەو کۆچکردنەشەوە هۆکاری زۆر هەیە کە هاوڵاتیان دەیخەنە ڕوو. کفری پەرایۆز خراوە هەلی کار نییە، کەرتی تایبەت ڕووەکە لە شارە گەورەکان ڕوو لە شارە بیچکەڵەکان ناکا. کەمی خزمەتگوزاری و پرۆژەکان لە شارە بیچکەڵەکانە وەکو شاری کفری وای کردووە خەڵکی شارەکان بەتابێت وەکو شاری کفری خەڵکی ڕووکە لە شارە گەورەکان و لە شارەکان نەمێنێت. وای کردووە فەراغێکی زۆر لە شارە چەپەکان دەزوێت بۆ منە فەراغی تەندروستی تەواوی ئەو شوێنە چەپانەیە کەرتی تەندروستی تەواو وێران بووە بە هەمان شێوە کەرتی پەردەش گرفتیە بۆیە خەڵک زیاتر ئەچێتە ئەو شوێنانە بۆی بتوانێت بە ئاسانی دەسی بگا بە کەرتە تەندروستیەکە کەرتەکانی تریش بە هەمانژە بۆ نەکەرتی پەروەردە لە شوێنەکانی تر بۆ نمونە خولی هاوینەی بەردەوام هەیە بۆ مناڵی خەڵک بۆیە لێرە نییە ئەم فەراغەوای کردووە خەڵک دیسان بۆ مناڵەکانیشی بێ بۆنەوەی داهاتووی بێ ناچارە بچێتەوە شوێنانە. بەپێی ئامارەکانی قایمقامیەتی کفری لە سەرەتای ئەم ساڵەوە زیاتر لە 100 خێزان لە کفریەوە بۆ شارەکانی هەولێر و سلێمانی ماڵیان گواستووەتەوە. ڕێژەکەش ڕۆژانە زیاد دەکات. کەمی ڕێژەی خزمەتگوزاری شارە بچووکەکان بەلای هاوڵاتیانەوە هۆکاری سەرەکیە بۆ ئەم حاڵەتانەی کۆچکردن. بەڵام قایمقامی کفری بە پشتبەستن بە لێکۆڵینەوەکانیان قسەیەکی تر دەکات. خزمەتگوزاریە سەرەتایەکان و شتەکانیش ئەتوانم بڵێم بە هەمان شێوە یعنی بۆ منە گرفتی ئاو یان کارەبا توانم بڵێم لێرە باشترە ینی ئەسڵن کێشەی ئاومان ئێمە هەر نییە یاخود کێشەی کارەبا بەو شێوەی کە لە شارەکانی تر کێشەی مەحاویلە و سرە مەحاویلە ئەوانە هەیە لێرە وجودی نییە و لە هەمان کاتە ئەو خزمەتگوزاریانی تر کە شارەوانی دابینیکە لێرەش هەر هەیە بەڵام بۆکو ئاماژەم بۆ کرد پەیوەندی بە ئەو خۆکارانەوە بوو کە پەیوەندی بە هەلی کارەوە هەیە پەیوەندی بە کەرتی تەندروستیەوە هەیە یاخود پەیوەندی بە ڕەفاهێتەوەیە. ئەوانەی کۆچ دەکەن کەسیان ئەوە ناشارنەوە کە باشبوونی بژێوی خەڵکو و گەڕان بە دوای ژیانێکی باشتریش هانیان دەدات لە شارە کەنارەکانەوە بۆ سەنتەری شارە گەورەکان ماڵیان بجۆزنەوە. ئەوانەشی باوەڕیان بەو کۆچە نییە دەیانەوێت ئەو ژیانە خۆشەیان لە زێدی خۆیاندا بۆ فەرەهەم بکرێت. سامان کەریم کورد چات نیوز کفری.